داچی ناتولی بەخێر هات طبعا ئەو گەمانانەی هەموو بردیە ئەو نازانم بە تەمای ڤلۆجیە بە تەمای چییە باشە تەمەش ئەو گەمانانە بکەیت تاغدوو هەمووی بردیە هەمووی بای چەندی بوو هەمووی بای 196,000 ئەو گەمە جینگایەمان دانایە ئەو جینگایە هەر قڵک دیسکاونتەچی لەسرە ئەتوو یەک دەقەت هەیە بە کەیفی خۆت ڕایکێشە باشە ئەو ڕقەمەی بەدڵت بوو برێ 100 دیسکاونتم لۆ بکە دەتوانی بەردەوام بی کە بەدڵت نییە دەتوانی بەردەوامی بەس دەقەک تەواو بوو ڕادەوەستی بەریش بۆوە دۆڕای هیچ دیسکاونتەکەت بەبەر ناکەوی 3 2 1 دەست پێ بکە ڕاکێشە بزانین پیشانماندا 156 زۆرە بەردەوام دەبی یەڵا دەقەت لە پێشە بەدڵی خۆشت کە ناتوانی بگەڕێەوە ئێستا 156 مسۆگەر هەیە دوو دڵی چ دەکەی کەیفی خۆت کە 196,000 بە هەمی یەڵا بڕۆ با بڕوە دەی کە ئەوە بۆ 25 سانیەت هەیە زەرەری لەسەر زەرەری ئێستا ئەوەیان چەندە سی لە وەزعی زەرەر 52 لەگە 56ەکەی فەرقەتی وای نییە 14 سانیە بەردەوام دەبی بەسە ڕازی 152 دیسکاونت لە گوتمان هەمووی کردیە چەند هەمووی 196 بوو 196,000 دەبتە چەند دەبتە 94,000 خراپ نەبوو باشە بەخێر بێ ئەوجا لە هەمووشی میمتر سوپەر سلایدی بردیە گەمە ترندەکە بەس یەک پرسیار لۆ ئەو گەمانانت هەڵبژاردیە من لێرە و لە ڕێگەی ئەم کامێریت و ئەم ڤیددیۆی کە کردوتە هیوادارم هەموو خێزانی ئەمە بکە بە جددی ینی هەموو فامیلیەک بێکۆکە کۆ بێتەوە زستانان لە جیاتی خەریکی مۆبایل بوون ئاگیان لە یەکتر نەبێت خۆیان خەریکی ئەمە بکەن لەگەڵ مناڵەکان نیشانە پەیوەندیشان زۆر جوانە بێت طبعا بەس بەیان و سەدان گەمەی جۆرا و زۆر لە ئاری گەیمینگ بەردەستە